منداڵانی کار و ڕژیمی منداڵکوژی کۆماری ئیسلامی. شۆڕشی ئێران کە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد لە ماوەی 3 مانگ و نیمی بەردەوامبوونیدا گرنگی ژیانی لە بەرانبەر گرنگی مەرگدا کە حکوومەتی ئیسلامی پەرەپێدەریەتی بە چەشنێکی ڕوون و بەرچاو نیشاندا. هەر ئەو ژیانەی کە لە زیاتر لە 70% خەڵکی ئێران درێغ و زەوت کراوە. منداڵان زیاتر لە هەموو شتێک لەگەڵ ڕەنج و ئازاری سەرچاوە گرتوو لە هەژاری، بێکاری، گرانی، بێمەسکەنی، گیرۆدەبوونی کەس و کاریان بە مادەی هۆشبەر و تند و تیژی لەسەر شەقامدا بەرەوڕوون. بەپێی ئاماری حکوومەتی زیاتر لە نیوەی جەمعیەتی ئێران لە هەژاری بە تەواوەتیدا دەژین و توانایی دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی خۆیانیان نییە. کاری کەمەرشکێن، نزمبوونی لە ڕادەبەدەری نرخی دراوی وڵات، نەبوونی خزمەتگوزاری کۆمەڵایەتی لەوانە بیمەکانی بێکاری و دەرمانی بوونەتە هۆکاری ئەوەی کە منداڵانێکی زیاتر ناچار بن دەست لە خوێندن هەڵبگرن. ئەم منداڵە و تازە لاوانە کە توانایی درێژەدان بە خوێندنیان نییە، بە ناچاری بۆ دابینکردنی کۆمەک هەزینەی بنەماڵەکانیان دەچنە نێو بازاڕی کارەوە. لەو وڵاتێکدا کە گیان و ژیانی ئینسان هیچ بەهایەکی نییە و حکوومەت لە ماوەی 100 ڕۆژدا زیاتر لە 60 منداڵ دەکوژێت، گەلێک منداڵی لە ڕێزی مەحکومانی بێعدامدا ڕاگرتووە، منداڵان لەسەر شەقام برینداریان لە زیندانە ئەشکەنجە دەکات. دیارە لەژێر حاکمیەتی وەها ڕژیمێکدا منداڵانی کار خاوەنی هیچ جۆرە مافێکی ئینسانی نابن. کۆماری ئیسلامی کە بە سەدان هەزار منداڵی ناچار بەکار کردە و قاتڵی گەلێک منداڵیشە، نابێت لە هیچ کۆڕ و کۆمەڵێکی جیهانی دیفاع لە مافی منداڵاندا ئامادە بێت. پێویستە هەرو جۆرەی کە بەخاتر پێشەلکردنی مافەکانی مرۆڤ حکوومەتی ئیسلامی لا کۆمیسیۆنی مافەکانی ژنان لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکاندا دەرکرا، لە سەرجەم ناوەند و کۆبوونەوەکانی پەیوەست بە مافەکانی منداڵانیش وە دەربندرێت. ڕفاه و ئەمنیەتی منداڵان پێناسەی سەرەکی هەڵسەنگاندنی هەموو حکوومەت و نظامێکی سیاسیە و حکوومەتی ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە نامرۆڤانەترین سیاسەتەکانی بەرانبەر بە منداڵان گرتوۆتە بەر. لە 4 مانگی ڕابردوودا منداڵانی کار بەرەو ڕووی تند و تیژی زیاتر بوونەتەوە و ئەو داهاتە کەمەشکە بوویان تا هاتووە کەم و کەمتر بووتەوە. ناردنی منداڵان بۆ نێو مەیدانەکانی مین لە شەڕی ئێران و عێراقدا، بەکارهێنانیان وەکو سەرباز منداڵ لە شەڕەکاندا، کەڵک وەرگرتن لە منداڵان لە عەزاداریەکاندا و خوێناویکردنی جەستەیان بە قەممە و زنجیر، کەڵک وەرگرتن لە منداڵانی بەستیجی بۆ سەرکوتی خەڵک، بەگشتی لە زومرەی جنایەتە لەبیر نەکراوەکانی کۆماری ئیسلامین لە دژی منداڵان، کە بەگشتی چەمک و مەفهومی جنایەت دژبا مرۆڤایەتی بە خۆیانەوە دەگرن. جێگای منداڵان لە مەدرسە و گۆڕەپانەکانی یاریە. ڕوخانی کۆماری ئیسلامی سەرەتایەک دەبێت بۆ دەستەبەربوونی مافەکانی منداڵان، بۆ دابینبوونی ئەمنیەت، ئاموزش و ئارامش بە ملیۆن منداڵ لە چینە کرێکار و زەحمەتکێشەکان، واتە بۆ گەیشتن بە نظامێک کە تێیدا منداڵانی کار بوونی نەبێت و هەموو منداڵانی ئێران لە ئارامی و ئەمنیەتدا پەرە بە گەشەدان بە تواناییەکانیان بدەن.